عند القلب ميفانا كيخو زادت دانستاندن بكين برز سيروان مصطفى شارزاي بترول الكركوكي بأواكي راس القلمنا ام كاتتن باش برز سيروان دمت لو دس بيبكم بوچی ام کاتتان باش سپاس بوچی رژه کارمندانی کورد لکمپانی نوتی باکور کمتره لرژه بلین عرب و ترکمان هر براستیش لم چند سالی دو بلین لدوای 16 اکتبر و کارمندی شایسته ما نما ولا کرکوک لو کمپانی دا کار بکنیان بابتک بشوازی بجوری کی تره بلین ام کاتتان باش سلااو لە ئێوە و لە کەناڵە بەڕێزەکەتان و هەموو بینێرانی کراڵەکەتان بەڕاستی بابەتەکە ناتوانین بەس بەتەنها بماوە کورتە ئەژماری بکەین چونکە بابەتی تعریبکردنی کەرکووک بەگشتی و کۆمپانیای نەوت پاشخانێکی مێژووی هەیە ئەگە هەر بە خێرایی چاوی پیا بخشێنین بگەڕینەوە بۆ سەردەمی بەعس پێشتر ناڵێم چونکە ئێمە لە پێشترە لە ساڵەکانی 1950کانە هەتا پێش هاتنی بەعسیش ئامارمان لا هەیە لە کۆی گشتی فەرمانبەرانی کۆمپانیای نەوت تەنها من ئەم بابەتەکە ئێڵێم مەبەستم مەسائلی شۆڤینی و عنسوری نییە بەڵام ئەو ئامارەکان وامان پێڵێ تەنها 50 کارمەندی عەرەبمان هەبووە ئەویش پاسەوان بوونە و پاسەوانەکانیش بە گرێبەست پێ وتراوە کەجوەل یعنی کاتی ئەگەرنا ژماری زۆرینەی کارمەندانی کۆمپانیاکە بە پلەی یەک کورد بووە و هاوشانی ئەو پلێش ئاشووری و ئەرمەنی و کریسیانەکان بوونەوە دواتر تورکمان و ئەوە بەڵام لەگەڵ هاتنی بەعسا پرۆسەی تعریبی تر هەموو ناوچەکانی کوردستان ئەگرێتەوە بە تایبەتیش کەرکووک و بە تایبەتی تریش کۆمپانیای نەوت لەبەرەوەی لای هەموو لایەک ڕوون و ئاشکرایە نەوت سەرچاوی وزەیە و سەرچاوی داهاتە و سەرچاوی دەسەڵاتی سیاسی و ئابووری و هەموو بابەتەکانی تری ئەوەیە بۆیە بابەتی تعریبکردن لەو کاتەوە زیاتر چڕ بووە بە تایبەتیش لە پاش خۆماڵیکردنی نەوت و کە لە ساڵی 1970 دواتر بابەتی بزوتنەوەی کورد و ئەو نسکۆی بەسەر کووردا هات و ئەنجا زیاتر ئەم بابەتە برەوی پێدرا مەبەستم برەوی پێدرا دوورخستنەوەی فەرمانبەرانی کووردە و دەرکردنیان و گواستنەوەیان بۆ جنوب یاخود بۆ غەربی عێراق با بڵێن هەتا وای لێ هات کە ئەگەینە ساڵانی 90 و 90ەکان بەدواوەی تر بە یەکجاری ڕێژەی کورد کەمە بێتەوە و لە 2000یش کە ئەگەینە ساڵی 2000 و ڕوخانی بەعس کورد بۆتە ئاردی دار لە ناوە کۆڵێن ئاردی ناو دڕک ژمارەمان ڕەنگە گەشت بێتە 500 506 580 نەفرێک زیاتر نەبووە لە دوای ڕوخانی بەعس لە زۆرینەیەکی زۆرەوە گەیشتەوە لە سەتایەکیشمان پێک نەهێناوە بڵێ کەواتە دەتوانی بڵێن وەرگرتنی کارمەند لە کۆمپانیای نەوتی باکوور پێشەوەی لەسەر بڵێن لێهاتووی بێتن پەیوەندی بە ڕەگەزی یان بڵێن نەتەوەی ئەو کەسە بووە کە لە کۆمپانیەکە وەردەگیرێتن ئەزانی چۆنە بڕێز بابەتی تعریبی کۆمپانیاکە و باقی دائیرەکانی کەرکووکیش ئەو حاڵەتیان بەسەر هاتووە بەڵام بۆ لە ناو کۆمپانیای نەوت تا زیاتر دەرەکەوێت لەبەرەوەی کۆمپانیای نەوت گەورەترین کۆمپانیایە لە شارەکەیە و دواتر دڵی ئابووری عێراق بووە لە سەردەمانێکی زۆرا و ژمارەی فەرمانبەرانێکی زۆرتر بووە ئەوە لە لایەکی کە بیرمان نەچێ یعنی لە سەرەتای دامەزرانی ئەم دەوڵەتە بەناو عێراقا ئەوانەی کە فەرمانڕەوا بوون لە بەغا نەفەسی عروبیان هەبوو یعنی خۆ بابەتەکە ئینکار ناکرێت لەمەیە نەفەسی عروبی بەردەوام بووە هەتا لە سەدەمی بەعسان ناشرینترین شێوە و دڕندەترین شێوەی بەکارهێنا بەرامبەر بە کورد بە تایبەتی بەدەر لەوەی بەرامبەر بە تورکمان و تەنانەت بەرامبەر بە عەد بۆ عەرەبانەی کە لەگەڵ بەعسان نەبوونە بۆ ئەوانیش زەرمەند بەڵام کورد بە پلەی یەک دێت لەم بابەتەیە بەڵام کێشەکە لێرەیە ئێمە لە دوای 2003ەوە لەمەیە باس بکەین لە دوای 2003ەوە ئەو گۆڕانە گەورەی کە بەسەر وڵاتەکەی هاتوو بەسەر ناوچەکە و دووبارە دروستبوونەوەی عێراق و کورتایە هێزی یەکەم بووە ئێمە من ئەبێ وا باسی لێ بکەم بڵێم ئێمە ئەوە لەوە بڕاینەتەوە نەفەسەکە نەفەسێکی عروبیە و ئەم ئیشا ئەکات بەڵام لێرە خۆمان کەم تەرخەم بووینە ئاخر تۆ ئەبێ ئەوە بڵین ئێمە لایانی کوردی کەم تەرخەم بووە لە دوای 2003ەوە لە دوای 2003ەوە تاکو 16 ئۆکتۆبریش بە ڕئیسی جمهوری کورد بوو و جێگری سەرۆک وەزیران کورد بوو ئەو هەموو وەزیر و پەرلەمانتار و دەی
هەوڵێکی چارەسەر زۆر چییە؟ متەواضعانە بەڕێز درا سیروان، چارەسەر چییە لەم بابەتەدا لە ئێستادا؟ ژمارەکە خۆی گەیاندە. ئەگەر باسی ئێستا بکەین پێویستە چارەسەر چییە؟ یعنی لە کەرکووک کە پارێزگارەکە بەدەست کوردەوە نییە ئێستا بەشێکی زۆری فەرمانگەکان بەدەست کوردەوە نەماون مەترسیەکە بڵێن بزانیمان لە چ ئاستێکدا چارەسەر چییە؟ پێویستە چی بکرێتن ئێستا؟ چارەسەرەکە مامەسا بەڕای من بابەتەکە گشتگیرە تەنها ئەوە نییە بەس کورتیکردن لە کۆمپانیای نەوت بەڵام گشتگیرە و پەیوەستە بە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی حکوومەتی هەرێمی کوردستان کاریگەریەکی زۆری هەیە طبعا کاریگەریەکی زۆری هەیە لەسەر گۆڕینی معادلەکان ینی زۆر ئاتوانن کار بکەن لەسەر ئەوەیکەوە بەڵێ ئێمە ئازانین لە 16 ئۆکتۆبەرە کۆمەڵێ بابەتی نەخوازرا و زۆر ڕوویدا و هەڵەی زۆر ڕوودرا و ئێمە ئەو تانانی کە لە یەکتری ئەگرین بەداخەوە ینی ئەوەی بۆ مەشغوڵ بین ئەوەی بۆ یەکتری بخۆین نەماتوانیوە ئەو تانانە لە ئێستا کاکە ئێمە کەوتوینتە ژێر پۆستاڵێکی داگیرکەر و نەفەسێکی عروبی و مەفروزە تانەکانمان لەوان بێ عیبەکانی ئەوان بخێنە ڕوو بە یەک خیتابێکی وە ئەتوانین خەڵکی دڵسۆز زۆرە خەڵکی جەربەزە زۆرە بەبەست لە عیبەکانی ئەوان عیبەکانی ئەو لە چۆنیەتی بەڕێوەبردننی کردی نەوت لە کەرکووک یا چ مەبەست بە تەواوی چ بوو بە دیاریکراوی مەبەست مەزای چۆنە ئێستا خۆ ئاشکرایەت لە کەرتی نەوتە لە هەموو دایرەکانێکی کەرکووکیش کورد لە شکستە لە لاوازبوونە یعنی بمانێ و نەمانەوێ معقول نییە لە مؤسسەیەکی ئاوها گەورەی کۆمپانیای نەوت کوردێک یا تاچێک یا دوان بەڕێوبەر بن هیچ منطقیتیانە ئەمە هیچ منطق نییە ئەسڵەن چ جای بەنسبەت دایرەکانیکەی کەرکووکەوە بڵێ تەوازنی تیانەماوە بەڵێ بە منەعێک ئەیبەن بەڕێوە بە جۆری دڵی خۆیانە ڕێک هەر ئاوها دێت کەمینەیەک حکمی زۆرینەیەکی زۆری ئەم شارە بکات بە چ منطقێک نازانم ینی بەڕاستی ئەبێ پێداچوونەیەکی تەواو بە خۆمانە ئەگەرنا چاوپۆشی کاکەمە لە ڕووی ئەوەی کەەوە براگەوری ئەبێ بنوێنی لە بینی خۆمانە هەر چۆنێ بێت ئەوەی ئێستا هەیە بەڕێز سیروان تا چەند کاریگەری لەسەر زیادبوونی ڕێژەی بێکاری هەبووە لە نێو دانیشتوانە کوردەکانی کەرکووکدا بێشک بە حوپیەوەی تۆ بتێونێتەوە کورد زۆرین هەیە لەم شارە جاگەر بێت و دابەشی بکەی بێکاری بێت بێ خزمەت گوزاری بێت بێ ئیشی بێت هەموو شتەکان زیاتر بەر کوردەکەوە بە تایبەتیش کۆمپانیایەوە لەبەرەوەی وەکو بۆ جەنابتم و دێمەوەکو ئادی ناو دڕکمان لێ هاتووە لە ناو ئەو کۆمپانیای ئەکی زەرەکەی بۆ ئێمە زیاترە زۆر سپاس بەڕێز سیروان مستەفا شارەزای نەوت لە کەرکووکەوە کە لەگەڵمان بووی